یادی 124 ساڵەی ڕۆژی ڕۆژنامەگەریتان پیرۆز ئەنجامدانی ئەم دیبەیتە کورتە لەم ئێوارەیە زیاتر بۆ بەرز پیرۆزڕاگررتنی یادەکەیە و ئاڵوگۆڕکردنی بیرۆڕاو بۆ چوون و هەڕاستەکردنی ڕەخنەیە و دەتوان بڵێم کە لە سنووری داری سربەخۆی سۆران بۆ یەکەمین جارە کە لایەنی حکوومەت لەگەڵ ڕۆژنامەنووسان ڕاستەوخۆ فیس تو فیس میتینگ ئەنجام دەدەن ئەمە بۆ ئەوەیە کە ئاڵوگۆڕی بیرۆڕای زیاتر بکەن بۆ پێشخستن و ئاڵوگۆڕکردنی زانیاری و پەیدانی زانیاری ڕاست و دروست بە ڕۆژنامەنووسان و گواستنەوەی کاروبار و چالاکیەکانی حکوومەت بۆ خەڵکو وەکو پردێک لە نێوان خەڵکو و حکوومەتدا و هیوادارین کە لە ساڵانی داهاتوو بتواندرێت کە ئەم پەیوەندیە زیاتر و بەهێزتر بکرێ هەروەکو ئایدۆلۆژیە حزبیەکان وای کردووە کە ئەم پەیوەندیە لاواز ببێ بەڵام ئێمە هەڵ دەدەین کە زیاتر وەکو ڕاگەاندنی داری سربەخۆی سۆران ئەم پەیوەندیە بەهێزتر بکەینەوە.